ئاگەیاندنی دەستەکەمان لە شاری چەمشەماڵ کرد. دەستپێشخەری کۆنفرانسی نیشتیمانی کە پێگاتوین لە زۆرینەی کەسایەتی و لایەنی حیزبی و ڕێکخراوەیی و کەسانی سەربەخۆ نووسەر و ڕۆژنامە نووس و هونەرمەند و ئەو کەسانەی کە بڕوایان بە ئازادی هەیە ئەم دەستەیەمان دروست کردووە لە 4/11 2020دا لە ئەنجامی ئەو گرژەی کە قەرار بوو دروست بێ لە نێو حیزبەکاندا. ئێمە ویستمان دەستێکی ئاشتەوایی بین و لە سەرتاسەری هەرێما ببینە سمبۆلێک بۆ ئەوەی نەیەڵێن جارێکی کە خوێنی کورد بە کورد بڕژێتەوەنەوە ببێتە مەیدانێکی ناکۆکی لە نێوان پارتەکاندا. بۆیە هەستاوین ئەم دەستەیە سەردانی سەرجەملایەنەکانمان کردو و لە بەرنامەمان هەیە لە ئایندەیەکی نزیکدا کۆنفرانسێکی نەتەوەی لە شاری شەهیدان شاری هەڵەبجە ببەستین و سەرجەم کار و چالێکەکەمان لەوێ نمایندگە بکەین و بەرقەراریش لەوە هەیە ئەو پارتانەی کە زۆر گرنگن سەردانیان بکەین پارتی کرێکارانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان کە دوو لایەنی سەرەکین لە نێو هەرێمی کوردستاندا و لە نێو هاوکێشەکاندا ئەو کارانە ئەنجام بدەین و ئیتر ئەگەر ڕێگریمان نێتە بەردەم بە هەر هۆکارێ لەوە ئەو هۆکارێکە ئێستا لە ڤایرۆسی کۆڕۆنا هەیە کەمتر ئەتوانین چالاکیەکان ئەنجام بکەین خوازین کارێکی باشتر بکەین. لەم ڕۆژدا کە سەردانی یەکگرتووی ئیسلامی کوردستانمان کردو هەماهەنگ لەگەڵ ئەوانە ئەمانوێت جارێکی کە ئەوان بێنەوە ناو گروپەکەی ئێمە و پشتگیرێکی تەواومان بکەن لەوەی کۆها بزانین ئایا پرس و ڕای ئەوان لەسەر ئەم دەستەیە چییە و لەسەر ئەم کێش و ناکۆکیانە چی ئەبێت و ئەمانوێت ئەوانیش بکەینە پشتیوانێک بۆ دەستەکەمان. ئێمە ئەمانەوێ هەڵوێست و ڕێی ئەوانیش لەسەر ئەو پرسە گرنگەی کە کردومانە لەسەر ئەو پرسە بزانین ئەگینا بۆ خۆیان ئەوان خۆیان لە ناو دەستەکان و هەر هەمیان ئەندامیشیان لەگەڵمانە هەیە و کادری زۆر پێشکەوتووشیان لە ناو دەستەکەی ئێمە هەیە. ئەمڕۆ ئەو وەزعە هاتەوە ئاراوە ینی نەماتوانی بوەستین نیشتیمانی مامۆستا لوقمان ئەم ئەندامی دەستەکەی